درباره پیشوچونن زیندان صیناعال تاقا غویرانیا بجار حاسکی سیاست مدار کرد روجاوای کردستان عبدالباسط سیدا گوتارک نویسی و تید گوت جه دسپیکا شورش سوریه و دیار بو کرجه ما صد خواست ناوه ترور لشورش سوریه بکه و بهانه کشبوی خواه درست بکه تاکو گل سوریه اشکنجه بده و جبوی وی مرم جماره کمزنیا زیندانین توندراو سربست بردن. نویسکار کرد گوت کو گلک جوان کسین جه زیندان رژیم اسد سربست هاتنا بردان بونه صدمه تکدان اولهیه عراق کوجالی ایران و هاتن بکار آنین و گلک اندامین سیخوری رژیم اسد جید ناوان ده هبون تاکوان لگوری خواستکن رژیم اسد و ایران آراسته بکن. نویسکار کرد عبدالباسط سیدا گوت کل نافچین کردین روجاوای کردستان رژیم اسد جبرکو نکاری بو اسلامیان بکار بینه رول پککا کر او جی دریا باسکه پککا لسوریه کو پیاده کو چندین جار بر پرسیارین پککا با اشکره پشتوانیا رژیم اسد دکن و کریارین کو پککا و باسکین ویل روجاوای کردستان انجام دده تکز دکن کو همه هنگین بر رژیم اسد و پککا دد آستکا گلک بلنده و تبایا پیشوچونن لنافچین کردی رو ددن پروسه تسلیم و استیلام بونا بر رژیم اسد و پککا ده به تایبەتی دەماکو پەکەکات دەستپێکا شۆڕەشێدا تاکەس کرد و ئەوش بۆی پاراستنا کوردانژە تەرۆرێ هاتیە دەڤەرێ و ئەوژی دەدەمەکێ دەبووهینە داعش و جەبهەت نوسرا نەهات بوونە ئاواکردن. وەکە نویسکارێ کورد دەبێژێک و دیەکەم جوین دەلگەل ئەمریکا بەرپرسیارێن ئەمریکی ئەم ژێ ئەگەرە بکارانینە توندڕەوان ژە ئالیە ڕژێمە ئەسەد و ئاگادارکردن و گوت بەرپرسیارێن ئەمریکی گوتن کو رژیم اسد و کار بکه تاکو جیهانه لهمبر پیشوچونن سوریه پیشیا دو بجاردان دینه کو اوجی استمکاری ویانجی ترورا. هروها عبدالباسط سیدا گوت جبر سستبونا اکتیوا جواکان عبدالتی لهمبر پیشوچونن سوریه رژیم اسد او درفت استغلال کره اوجی بالیکاریا روسیه و ایرانه و رژیم اسد ترورا کو بخوا آوا کره دبرجواندیا خود لدجی شورش بکار آنی و هەڵوێستا ژمارەیەک سەرکردەیان ئۆپۆزیسیۆنە سووریێ ئالیکار بوون ji بۆی بجیکردنا پیلانە ڕژێمە ئەسەد. عەبدولباسط سەیدا گۆچی و لشوونە پشتیوانیکردنا وڵاتên ناودەوڵەتی ji بۆی شۆڕەشە سووریێ داعش و تەرۆر بوونە ئارمانجên سەرەکەیان وان وڵاتان ئەو ژیر سەر حەسابێ پشتیوانیکردنا شۆڕەشە سووریێ ئەv چەندە پشتی دابەشکردنا هەژبوونە ناوبەرە ئەمریکا و رووسیا دە لە سووریێ بێ زەلالی هاتە خویاکردن. عبدالباسط سیداد بردوامیه گوتنین خود گوت کو قصدت شر دجی داعش ده بتنه فرمان بجی کرن و تو گرنگی جی نده هستیاری نافچین کو شر لیدکیو بیکو گوه جی بده جماره قربانیان و بتیباتی قربانیان لاوین کرد کو شر داعش ده قصده او دانه کوشتن کو او جی لگوری رکفتنه که نابرا پککو رژیم اسد دبو کو تبا لاوین کرد بکفنه سنگرین شر ده لتبا خاک سوریه و لهمبر وێرێک کەفتنێژی پەکەکە چەک و پەرە وەرگرتن و ئازادی لە ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ نەهشت و گەف لێ خەلکی خواردن و دەژبەرێن خوا وەنداکردن و دەستێ خۆدانی سەر ئابووریا دەڤەرێ و بەتایبەتی بەترۆل و دەخل و دان و دەریەن سینووری و باج لەسەر خەلکێ فەرزکردن و تەبا هێزێن سیاسی و بەتایبەتی پارتیەن کوردی ژقادێ دوورکردن. عبدالباسط سیدا دەبێژێ پشتیبداوی هاتنە شەڕێ داعشێ ژە ساڵە 2019 ڤە لە سووریێ و دەستە سەرکردنا بدەهان هەزار ژە چەکدارên داعش و مالباتên wan بەریا چەند ڕۆژان ێریشی زیندانە سینەعال تاقا غوێرانیا بەژارێ حەسەکە ژالیە داعشێ بەهاتەکردن کو ئەv ێریش وێ چەندێ دەدێ خویاکردن کو هینە کێشەیە داعشێ بێ داوی نەهاتیە و ئەو بۆمبەیە دەمکی جێ مەترسیەکە مەزنە ئەگەر هەیە دە هەر وەختێکیدا وەرێ تەقاندن. عبدالباسط سیدا گوتشی کو گەلک چیرۆک دەربارەی پێشبەچوونن زیندانە سینەعا هاتنە گوتن لێ دەڕاستیدا ئارمان ژ ئێریشێ نوکردن و بەهێزکردنا میلیسیاتان بوو و بخوا بەشەکەن ژە پرۆژەیە ئێرانی لە سووریە و عێراقێ پەکەکە بەخۆژی سوودێژ کارتە داعشێ دبینێ ئەوژی تاک و هەژمون و دەسەڵاتداریە خۆ لە دەڤەرێ بەهێز بکێ ئەوژی پشتی بلندبوونە دەنگێن و بەحسە گەندەڵیات نابارێ بەبەریا پەیەدەدا دەکەن و تێکچوونە ڕەوشە ژیانێ و دەرکەتنە چینەکە گەلک زەنگین لە ڕۆژ ئاوای کوردستانە و ناوچەیەن ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ. دێداویە گوتنن خۆدا عبدولباسط سیدا گوت و پەکەکە دەسەڵاتدارێ فعلیە دەڤەرەیە
تەڤایە باسکێن خۆش بۆی پەردەپۆشکردنا سیاسەتە خۆ لە سووریە بکارتینێ ویا هەری دیار ئەوەکو یەکژە ئارمانجێن ئێریشێ زێدەکردنا دوژمناتیە ناوبەرە کوردان و عەرەبان دەبوو و ئەو ئێریش یەک جوان پیلانان بوو کۆمەترسیەکە مەزند ناڤەگەلێ سووریێدا یەکولدژی ڕژێمە ئەسەد دەرکەت بوو بەڵاو ببێ.